دووبارە سڵاو کاکەڕوان لە شوێنەوە سەمێتمان سەر ڕای ئەم بێڕوڕایی تۆ بەڵام عەدنان عوسمان پەرلەمانتاری دیاری بزوتنەوەی گۆڕان خۆی باس لەوە ئەکات کە بزوتنەوەکە و بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنەکەی پشتگوێ خستووە هاوکاریەکەی و تۆی ناکات. پێم وایە بەشێکی قسەکانی کە ئەدان زۆر ڕاستە لەوەی کە ئێمە لەناو پەرلەمانی کوردستان خۆمان جهودمان سەرف کردووە ئەو ئەدایی کە پێشکەشمان کردووە بۆ ماوەی ساڵ و نیوێک خۆمان ئەرچی زۆر گەورەمان خستە چونکە خۆ دەزانی کە چونە ناو پەرلەمانی کوردستان شتێکی نوێ بوو بۆ ئێمە بۆ هەر هەمومان کەسمان پسپۆرت نەبووین لە بوارە خۆمان پێگەیان لەوەی کە بە دووادا چون بکەین لەسەر پرۆژە یاساکان لەسەر چاودێری کردی حکومەت لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ بەڵام دوای ئەوە چەندانی شتێکمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کرد بۆ ئەوەی بەڕاستی زیاتر دروستکردنی ئەو ژورانە لەو بیرۆکەیەوە هات ژووری بڵێن ئابووری و ژورانەی تر کە بزوتنەوەی گۆڕان دروستی کردو بۆ هاوکاریکردن بەیەکەوە بتوانین بەیەکەوە ئەو بەڵێنانی بە خەڵکمان داوە لە چوارچەوەی ئەو هاوکاریە پرۆژەی تازە گەڵاڵە بکەین بهێنە ناو پەرلەمانی کوردستان و سوودیشمان لێبینی و خۆشتان دەزانن بزوتنەوەی گۆڕان کۆمەڵێک تەیار و کۆمەڵێک مینبەری جیا کۆبوویتەوە سەر یەکتر ڕاستە بەشێکی ئەساسی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوۆتە دەرەوە و خاڵیش نین لەو تەپ و تۆزەی کە لە ناو حزبە دەسەڵاتدارەکان هەیە ئێمە شاهبی کاتە با لێرە لەسەر بابەتێکی کە هەڵەسە بکەین ئەو کادرانی کە لە ناو یەکێتی هاتوونەتە دەر و ئێستا هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان تا چۆن توانیویانە خۆیان لەو ستایلە کۆنەی حیزبایەتی کردن ببوێرن وە ستایلێکی تازە پێڕۆ بکەن کە بزوتنەوەی گۆڕان باز لەوە کاتکەوان ستایلێکی تازە لە حیزبایەتی کردن پێڕۆوەکەن تا چۆن توانیویان ئەو کادرانە خۆیان لەگەڵ ئەم ستایلە تازایە بگونجێن و دەست لەو ستایلە کۆنە هەڵگرن وەڵڵا پێم وایە هەوڵێکی زۆر دراوە ئەو هەواڵ و ڕەفیق و برادەرانەی ئێمە ئەوانەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کادرە ئەساسەکانی هاتوونێتە ناو گۆڕان هەوڵی ئەویان داوە بگونجێن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو ڕەوتە نوێیە لەگەڵ ئەو ڕەوتە نوێ خوازەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەو پەیامە تازەیە بەڵام لێت ناشارمەوە هەندێک کەس ناتوانێت خۆی بگۆڕێ خۆ بە زۆر نییە و هەندێک کەسی زۆر باش توانیتی خۆی بگونجێنی لەگەڵ ئەو پەیامە جار تۆ ئەگە سەیری بزوتنەوەی گۆڕان بکەی ئێمە 9 ملیۆن دەنگمان زیاتر هێناوە بەڵام لە ناو هەموو بزوتنەوەی گۆڕان 5,000 کەس ئاشکرا نییە بەڵکمی ئەو زوروفەی کە لە هەرێمی کوردستان قبول نەکردنی دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی حەزمی دروستبوونی گۆڕان و ئۆپۆزیسیۆنیان نەکرد لە سەرەتا نانبڕان سزای سیاسی کۆمەڵە ئیجراعاتی تەعاسفی گرتن ئیجراعاتی تند گواستنەوە هەرچی دەڵێ کراوە لە دەرهەق بە بۆیە ئەو هەواڵانەی تریش کە تا ئێستاکەش نەیانتوانیوە خۆیان بگۆڕن ڕەنگە لەوە دەبێت باش تێ بگەن ئەوەی کە خۆی نەگۆڕێ لە ناو گۆڕان هەدە شوێنی خۆی دەمێتەوە ئەوانی کە بە قەنەعەتی تۆ لە شاری هەولێری شا کادریشی بنەڕەتی بزوتنەوەی گۆڕانیت بڕۆیت و ئەوانەی کە نەیانتوانیوە خۆیان بگۆڕن تا چۆن لە موقعی قیادیان لە ناو بزوتنەوەی گۆڕانە تا چۆن لە موقعی بڕێردانان ناتوانم بڵم کەسیان لە موقعی قیادین لەبەرەوەی تا ئێستا کۆنگرەی نەبەستووە کۆنفرانسی نەبەستووە بزوتنەوەی گۆڕان بەڵام دەتوانم بڵم کەسی ئەساسی بەڵام کۆمەڵی ڕوخساری هەر دیارن بەڵێ چەند کەسێکی ئەساسی هەن کە کۆنە سەرکردایەتی یەکێتی بوون یان کۆنە بەرپرس بوون لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پێشم وایە ئەوانیش کەسی زۆر تێکۆشتەرن خاوەنی تاریخێک و مێژوکی زۆر پاک و پاراون ئەی بیژ نییە هەندێک جار ناتوانن لەگەڵ ڕەوتێکی نوێ وا بە ئاسانی بگونجێن و پێشم وایە ئەوەیان بۆ خۆیان دەگەڕێتەوە من لەگەڵ ئەوەدا نیم چونکە تۆ ئێستا ئەگەر لە هەولێر دێم بپرسی بڵێ لە هەولێر ئەدای بزوتنەوەی گۆڕان چۆنە ئایا کادیرە کۆن و نوێیەکان چۆنن بەڵێ ئەوەشەکەین بە تەورێکی ئەم بەرنامەیە وەڵام پێشەوەی بێمە سەرەوتەوەرە ئەمێ و پرسیارە لە تۆ بکەم کاروان ساڵح کادرێکی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوو پێشتر ئەمێ ڕاشکاوانە پێم بڵێ تۆ لە شەڕ ناوخۆی بەشداریت کرد وەکە بەشداریت کرد ڕۆڵت چی بوو زۆر خۆشحاڵ بووم بۆ پرسیارت بە تایبەتی من نە لە شاخ ونە پێش ڕاپەڕین لە شاخ ونە لە دوای ڕاپەڕین لە شار تەقەیەکی براکوژیم نەکردووە هەموو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و هەموو هەواڵ و ڕەفیق و برادەرەکانم شایەدی ئەوەم بدەن و بادیشم بۆ ئەوە داوە و بە تایبەتی لە شەڕی ناوخۆ لە ساڵی 94 ئێمە 160 کادر یاداشتمان پێشکەش کردەوە ئەو یاداشتە ئێستا لە مەکتەبی سیاسی و لە ئەرشیفی بەڕێز مام جەلال هەیە کە ئێمە داوامان کردووە لەگەڵ پارتی بە شەڕ کێشەکان چارەسەر نەکرێن بەڵکو بە هەڵبژاردن
بە درێژەدان بە ڕەوڕەوەی دیموکراسیەت هەوڵ دەین پارتی ڕاکێشینە ناو ئەوەی کە بە هەڵبژاردن هەوڵ بدەین لە زۆرینەی دەنگبێنین و اینجا بەرنامەکانی خۆمان فڕستکەین بەڵام بەداخەوە بە گۆچان وەڵامیان داینەوە بەداخەوە هەمومانیان پاراگەندە کرد زیاتر لە 6 کادیرمان ڕوومان لە دەرەوەی وڵات کرد لەبەر ئەوەی لەبەر ئەو هەڵوێستە شوێنمان نەبوو ئێمەیان بە ترسنۆک لە قەڵمدا باجی زۆرماندا لەسەر ئەو هەڵوێستانە هەر خۆم ناتەنها گروپێکی زۆرین لەو بەڕێزانێک کە ئێستاژ ناویەکێتین ئێستاش باجی ئەو یاداشتە دەدەن کە کاتی خۆی ئەو یاداشتیان لەگەڵ ئێمە ئیمزا کردووە و بەعزێکیان ئێستاش لە ئەوروپا و لە هەندرانن تا ئێستاش بۆیان نەکرێبێنەوە ئەو وڵاتە ئەو یاداشتمە بەستە لەو نامەیە کە لە ساڵی 94 تۆ بۆ یەکێتی و ناردووە یان ئەو شتێکی جیاوازە پێشی بچینە دەرەوە نامەیەکمان ئاراستەی بەڕێز مامجەلال کرد لەسەر ئەوەی کە بیدایەتی تەقەی قەڵاتزێ بوو کە ڕوویدا بوو یەک دوو کەس لە پارتی یەک دوو کەس لە یەکێتی شەهید بوون بەداخەوە کارەساتەکە لەوێ دەستی پێکرد ئەو نامەیەمان کە 106 واژوو لەسەر بوودامانە بەڕێز مامجەلال بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیەک خەیاری شەڕ هەڵ نەبژێرن هەرچەندە بەعزێک لەو سەرکردایەتی و مەکتەبی سیاسیانە لە حزوری بەڕێزیان گوتیان مامجەلال ئەو کادیرانە ترسنۆکن تو ئەمر کە ئێمە نانی ئەوارە لەسەری ڕەش دەخۆین ئێمە گوتمان مامجەلال ئەوانە ڕاست ناکەن ئیتر بە گۆچان بەداخەوە ڕاوی نین لە ماڵەکەی خۆی و ڕای ئەوانی پەسەند کرد بەڵام لە 2005 بەڕێزیان بەڕێز مامجەلال زۆر بە ڕاشکاوی احترافێکی کە ئەو برادرانە ئێوە ڕازگۆتر بوون ئێوە حقەتەکانتان لە ڕۆشنتر بوو ئەوانەی کە قولیشتی باشیاندا و قولیشتی وایاندا کە بە زووترین کات حسمی شەڕی ناوخۆ بکەن پێیان نەکرا بەداخەوە دەڕێمیانی ئەوە کارەسەدەوە مێژووە من بەش بە حاڵی خۆم تا ئێرەش بەرپرسم لەوەی کە هەڵوێستەکەم نواندووە کە شەڕی ناوخۆ نەکرێ وە لە شاخیش نەم کردووە و جگە لەوەی کە اتهام دەکران کە هەها بوونەتە پارتی بوونەتە پەکەکە پارتی دەگوت بوونەتە پەکەکە یەکێتی دەگوت بوونەتە پارتی لەو نێوەندەش عەزابێکی زۆرمان بینی کەس و کاریشمان زەرەر و زیانێکی زۆرمان بینی بەڵام زۆر سەربەرزین ئیمڕۆ ئێمە لەو ڕەفیقانە و لەو هەڤارانەمان ئاسوودەترین کەەوە ئەوانەی شەڕی ناوخۆیان کرد ئێمە نەمان کردووە خۆیان بە دڵنیاوی پێمان دەڵێن ئێوە سەربەرزن ئێوە لە ناو دڵتان شتێک نییە ئازارتان بدا بەڵێ ئێمە شانازی دەکەن کە شەڕی ناوخۆمان ئێوە نامەیە کە ئاڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کرد لەو نامەیە چی نووسی بوو بەشێک پێیان وایە کە ئەو نامەیە زۆرێک لە هەرای دروست کرد لە ناو یەکێتیە ئەو نامەیە من بۆ یەکێتی نیشتیمانیم نەنووسی بوو من بۆ کۆمەڵە کادیر و ڕەفیق و برادری خۆمان کە ئەوانەی کە وەکو گروپێک خۆمان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ناساند بوو لەوەی ئەو هەڵوێستەمان یاداشتێکماندا بەڕێز مامجەلال ئەوانەی کە نەیانتوانی وەکو ئێمە ڕێگای هەندەران بگرنە بەر مابوونەوە لێرە ئاگادارمانکردەوە ئەو کاتە ئەو نامەیەمان نرد کە بەداخەوە ڕۆژانە زیاتر لە 100 کەس شەهید دەبوو لە شەڕی ناوخۆ لە کەپچە ئەمەداغە و لە سەری سەفین و لە کڵاو قاسم و لە ئەوانە ئەو نامەیەمان بۆ ئەو برادرانەمان نرد کە بەشداری نەکەن دەستی خۆیان سوور نەکەن لە شەڕی ناوخۆ بەداخەوە دەڕم بە هەمان شێوەش ئەو فشارەمان لەسەر برادرانی پارتیش کرد لەوێ کە هەوڵی ئەوە بدەن بەشداری ئەو شەڕە نەکەن کەمترین خەڵک با لەو شەڕە شەهید بێ نەک زۆرترین خەڵک بەداخەوە زۆرترین خەڵکی تێدا شەهید کرا بەشێک لەو خەڵکە تا ئێستا بێ سەر و شوێنە ماڕ و مناڵ و کەس و کارەکەی تا ئێستا وەفاتنامەی وەرنەگرتووە بەشێک لەو خەڵکانە تا ئێستا کەم ئەندام بووە بەشێک لەو خەڵکانە تا ئێستا ئاوارەیە هەولێر لە سلێمانی لە هەولێر نەگەڕانەوە شوێنی خۆیان بەشێک لەو خەڵکانە زەرەر و زیانەکانیان بۆ نەبژێردراوە بەشێک لەو خەڵکانە تا ئێستا ژیانی ئاسایی و احتیاجیان بۆ نەگەڕاتەوە کە وەکو خەڵک لەناو شەقام بتوانن لەگەڵ خەڵکێکی سادە هەڵسوکەوت بکەن لەبەرەوەی ئەوەندە پشتی شخصیان بۆ دروست بە ئەوەندە بەداخەوە ئەو شەڕە ماڕوێران کرا کە زیاتر لە 200,000 کەس ئاوارە کرا و بەداخەوە کە نەکەر ئاوارە بەڵکو بینایی چەند نوهەمی هاتە خوار لەلایەن هەردوولاوە و هەموو کارێک کرا ئەوەی کە دوژمن ئەوەی کە بەعەز بە ئێمەی نەکرد بوو ئەو دوولایەنە بە ملەتەکەی ئێمەیان کرد بەڵام ئێستاش بەداخەوە پاش ئەو هەموو ڕێککەوتون و ئیتفاقی استراتیجیە تا ئێستا ناو ماڵی کورد ڕێک نەکەوتوتەوە هاوپەیمانن هاوپەیمانی استراتیجیان هەیە یەک فراکسیۆنیان هەیە بە یەک شێوە لەگەڵ ئۆپۆزیسیۆن ڕەفتار دەکەن بەڵام لە ناوەخۆیان تا ئێستا دوو ئیدارەیە دوو حکوومەتە دوو هێزە دوو ئاسایشە بەڵێ زۆر باشە با بێنە سەر زوتنەوەی گۆڕان لە هەولێر زۆر ینی خەڵک ئەو پرسیاری زۆر لا دروست بووە بۆچی بزوتنەوەی گۆڕان لە هەولێر پێش ناکەوێت دوو هۆکاری هەیە هەرچەند من لەگەڵ ئەوە نیم بزوتنەوەی گۆڕان لە هەولێر پاش کەوتە بێ ئێستا باسی دەکەم بۆ بەڕێستان ئێمە لە هەڵبژاردننی 25 حەوت
زیاتر لە 133,000 دەنگمان هێنا لە هەولێر دڵنیات دەکەمەوە کە ئێستا زیاتر لە 250,000 دەنگمان هەیە لە هەولێر لەبەرەوەی من لە ناو خەڵکم تەماسێکی زۆر بە قوتم لەگە خەڵکەیە و لەبەرەوەی ئەو کەسانەی کە تەقەیان لێ دەکردین ئەو کەسانی کە چاویان لە سوور دەکردنەوە ئێستا گۆڕانن بەڵام بە ئاشکرایی نا گۆڕان لە هەولێر زۆر بەهێز بووە بەڵام گۆڕان لە هەولێر نەتوانراوە باش ڕێگە بخرێ هۆکارەکەشی هەموو ناگەڕێتەوە سەر بزوتنەوەی گۆڕان هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر ئەو ستەم و ئەو تونند و تیژەی کە لەلایەن دەسەڵاتەوە هەیە لەسەر خەڵکی هەولێر هۆتان بینیتان چەندین جار چەندین ڕووداوی سەیر و سەمەرە لە دوای ئەفدەی شوبات لە هەولێر ڕوویدا من خۆم وەکو ئەندامێک لە لێژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆزیەکان زیاتر لە 46 کەسم لەبەردەستی ئاسایش و پۆلیس و دەستگاکانی دەسەڵات دەرهێناوە کە ژیراون بەبێ بڕیاری دادگا چەند ڕۆژون کراون جەزرەبە دراون هەموو بە لە شولارەوەش منەظەماتی دەوری ئەوانەیان بینیوە و هەموو ئەوانەشم بەشێکی زۆریان مێناوەتە ناو پەرلەمان لە لێژنە بەڕێزەکەمان هەریان زەمان کە هەموو پێکاتەکانی تێدایە هەموو بینیوێنە لیاداشمان بۆ سەرۆکاتی پەرلەمان نووسیوە ئەو ستەمە لە هەولێر هەبووە لێت ناشارمەوە لە سلێمانی نەبووە و لە شوێنی تریش نەبووە ئەو چاو سوورکردنەوە و توندوتیژەی لە هەولێر هەبووە تا ئێستاش لە هەولێر ئەو توندوتیژە هەرماوە بە شێوازێک لە شێوازەکان بۆیە ئێمە لە هەولێر زۆرمی زۆر گەورەمان نەکرا لە هەولێر هوتافێک لە نەدرا بوو ڕۆژە ئەفدەی شوبات بۆ ئێوارەکەی ئێمە برادەران بارەگاکە و رادیۆ تەلەڤیزیۆنە لۆکاڵەکان تەسلیم دەستی وەزارەتی ناوخۆ ئاسایش کرد بەداخەوە لەبەر چاوی ئەوانەوە هاتن سووتاندیان دوو کەسیشان ناویشتە ستم بڕن ئەوانە سووتاندیان هەر بۆی بەشێک لە تۆڵی هۆکارەکانی ئەو بابەتە لە ینی بارودۆخی بزوتنەوەی گۆڕان لە هەولێرە هەمووی ناگەڕێتەوە بۆ بزوتنەوەی گۆڕان بەڵام ئەگەر هەمووی ناگەڕێتەوە بۆ بزوتنەوەی گۆڕان تا ئێستا بزوتنەوەی گۆڕان سەرکردایەتێکی نییە لە هەولێرە ینی ئەو قورسایی لە ڕووی سەرکردایەتی و لە ڕوو قیادەوە داوێتی بە سلێمانی هەمانە قورسایی نییەوە بە هەولێر لە کاتێکا هەولێر گرنگترە هەولێر پایتەختە هەولێر مەجای هەڵسوڕانێکی باشتری تایە من لایەنەکەی دەسەڵاتم بۆ باس کردی کە ئوستەمەی لەسەر خەڵکی بزوتنەوەی گۆڕانە خەڵکی گۆڕان لە هەولێر بەڵام لایەنەکەی تری کە مەسئولیەتێکی وەکو گوتم مەسئولیەتە زۆرەکە لەسەر ئەوەی دەسەڵاتە کە زۆرمێکی زۆر لە گۆڕانەکە وەرە و بۆەوە مەناعی دروست کرد گۆڕان لە هەولێر بە قووەتر بووە بەهێزتر بووە بەڵام مەسئولیەتەکەی لای بزوتنەوەی گۆڕان کە ئەرچی زیاتر احتیمامدان بە هەولێر کە هەولێر پایتەختە کە هەولێر شوێنێکە زیاتر لە 20 قۆنسڵیاتی وڵاتانی دەرەوەی دەیە کە هەولێر پڕە لە منەظەمات و ڕێکراوە نێونەتەوەیەکان کە هەولێر شوێنی ئەوەیە کە مەکتەبی سیاسی هەموو لایەنەکانی لێیە پەرلەمانی لێ حکومەتی لێیە بەداخەوە هەندێک جاریش لە لای بزوتنەوەی گۆڕانیش تەقسیر هەبووە هەندێک کەس هاتوون دە سلێمانیەوە بە عەقڵەتی وابەستەیی سلێمانی هەولێران هەسوڵاندووە هاتوون بە کەیفی مەزاجی خۆیان لە هەولێر خەڵکیاندانەوە خەڵکیان لاداوە لێت ناشەرمەوە تا ئێستا خەڵکی ڕاستەقینەی هەولێر چین و توێژە جیاجیەکانی هەولێر نەکراونەتە وازی هە لە ناو بۆیە گۆڕان لە ناو هەولێر زۆر بەهێزە بەڵام هۆکارەکان ناهێڵن خەڵکە ڕاستەقینەکە بکرێ بە واجهی هەولێر لە هەولێر واجهەی زۆر چاچی هەیە گۆڕان وم پێشم وایە لە ئایندێکی زۆر نزیک بۆ هەمووتان دەسەرمێنرێکە لە هەولێر ئێستا گۆڕان لە هەموو کاتێک بەهێزترە من ناڵێم گەیشتە ئاستی سلێمانی بەڵام لەویش کەمتر نییە دڵنیات دەکەمەوە لە هەڵبژاردنەکانی ئایندا ئەو حەقەتە بە چاوی خۆتان دەبینن باشە بەڵام ئەو نهێنیە لە چیایە کە تا ئێستا زوتنەوەی گۆڕان لە ئاسی سەرکردایەتی سەرکردایەتیکی بۆ شاری هەولێر دانەناوە سەرکردایەتیکی دانەناوە تا سەرپەرشتی ئەو بەهێزی گۆڕان بکات لە شاری هەولێرە کە تۆ باسێگەیت بەشێکیان دەگەڕێتەوە بۆ خودی کادیرەکانی هەولێر کە خۆیان بەڕاستی ئەو ئەرکە ناگرنە دەست وەکو پێویست بەشێکیان دەگەڕێتەوە بۆ ئەو کەسایەتیە بە ڕێزانەی لە ناو بزوتنەوەی گۆڕانن بە مەزاجی خۆیان دەستکاری لە ئیش و کار و ڕێخستنەکانی ناو هەولێر دەکەن بەداخەوە ئەوە زەرری زۆری دەداین بەڵام ئەوە نەبووتە مەزدەڕی داوازی پێم وایە ئەوە بۆتە مەزەرێکی بە قووەت ئێستا خەڵکی هەولێر ڕای هەیە قسەی هەیە کەلیمەی هەیە بۆ بزوتنەوەی گۆڕان ڕایەکانی خۆی هەمیشە گەیاندوتە ڕاگر و هەڵسوڕێنەری سەرەکی بە ڕێزکاک نەشوران هەمیشە لە نزیکەوە چاوەدێری وەزعی ناو هەولێری کردووە و هەولێر لەلای ئەو ئەهمیەتی زۆر گەورەی هەیە ئەو کێشە و جور و گرفتانش پێم وابێ لە ئەندامی کارکردن و ئیشکردندا هەڕوو دەدەن بەڵام لەگەڵ جەنابتم نابێ بزوتنەوەی گۆڕان تەنها لە سلێمانی قەتیس بمێنێ و نەپڕێتەوە بۆ بادینان و پەڕینەوەی بۆ بادینانیش دەبێت لە هەولێرەوە
قاسی خۆی قایم کە و ئێستاش ئێمە بەدڵنیاییەوە دەڕێن هەم لە بادینان و هەم لە هەولێریش بزوتنەوەی گۆڕان حرەکەیەکی جەماوەری زۆر گەورەیە بەڵام بەبێ ئەوەی کە بتوانێت ئەو قیادەیە بۆ دابنێت وەکو باسم کرد تۆ ناتوانانی بارگایکی سەرەکی لە هەولێر دابنی لەبەرەوەی دەسووتێنرێ ئێمە 3 جار لە هەولێر بارگەمان سوتاوە تەقەمان لێکراوە خەڵکمان لێ بریندار کراوە خەڵکمان لێ گیراوە خەڵکمان لێ جەزرە بەدراوە هەموو بارگاکانی بنەسڵاوە و هەولێر و شەقڵاوە و سۆران و ئەوانە یعنی هوتافێکیانێندا بۆ کە سووتێنەر وەکو باسم کرد یعنی ئەوانەی کە دەیانەوێ گۆڕان قبول بکەن بەو زمانە لەگەڵ گۆڕان ڕەفتاریان کردووە لەناو بارگە حزبەکان چەقۆ و دارماسیحە لەناو ئاونراوە بۆ ڕەفتارکردن لەگەڵ خەڵکی گۆڕان دەمانچە دابشکراوە بۆ ترساندنی خەڵکی گۆڕان شەو نەبووە ڕۆژ نەبووە هەڵسوڵاوانی گۆڕان لەناو ماڵی خۆیان نهێنرێن دەرەوە جەزرەبە نەدرێن بە 20 کەس بە 4 سیارە لەبەر چاوی پۆلیس و ئاسایش لە خەڵکیانداوە خەڵک کەس نەیتوانێت قسە بکە ئەوانە هەموو هۆکاری سەرچین هۆکاری تر من بەلاوەچی دەزانم کە بزوتنەوەی گۆڕان ئەو کەم تەرخەمیانە هەی بووە ویا ئەو نەهجەی کە تا ئێستا پەیڕەوی کردو بەرامبەر بە هەولێر هۆکاری سەرچی بۆ هۆکاری لاوەچین و پێشم وایە ئەوە بەرەو چارەسەر بوون دەڕوا لەبەرەوەی نوێنەرە ڕاستەقینەکانی وازیهەکانی خەڵکی شاری هەولێر هێشتا نەهاتوونەتە مەیدانەکە خۆیان بە ئاشکرایی ئاشکرا بکەن تەنها وازیهەیەکی بچووک نەبێ کە نوێنەراتی هەولێر دەکەن و ئێستا من لێت ناشارمەوە هەندێک خەڵکی ناو گۆڕانیش نازانن گۆڕان لە هەولێر چۆن ئیش دەکەن ئەوەندە بەنهێنی ئیش دەکەن ئێمە حزبێکی مۆڵەت پێدراوین بە یاسا مۆڵەتمان هەیە 25 کورسیمان لە پەرلەمانی کوردستان هەیە 8 کورسیمان لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا هەیە بەڵام بەنهێنی ئیش دەکەین لەبەرەوەی سیستەمەکە ئەوەندە گەورەیە تا ئێستا بزوتنەوەی گۆڕان بە ئاشکرا ئیش نەکردو لە هەولێر بۆیە ناتوانانی بارگای سەرچی بکەی و ناتوانانی بە ئاشکرا ئەو قیادەیە فراوان و تۆکمەیە لە هەولێر ئاشکرا بکەی لەبەرەوەی دەکەونە بەرشاڵاوی ئەو سیستەم و ئەو تونندتیژێکە دەڕابردوو بینیمان بەڵێ تۆ خۆ باس لەوە کرد کە جۆرێک لە مەزاجێت هەبووە لە دانان و لابردنی کادرەکانی هەولێر و مامەڵەکردن لەگەڵیانە بە شوەیەکی گشتی لە هەولێرە بەڵام خەڵک شتێکی کەی لەلایە خەڵک باس لەوە ئەکات کە ئەو دەردەی گۆڕان باسی ئەکرد کە لە ناوی شێتیا بوو کوتلەگەری و دەستەگەری سا بە هەمان شێوە ئەمە گوازراوەتەوە ناو زوتنەوەی گۆڕان و لە هەولێرە بە تەواوی ڕەنگی یاوەتەوە و ئەمە ژێگەکە لە هۆکارەکانیەوەی کە لە هەولێرە زوتنەوەی گۆڕان بۆ شێوەیە من پێم وانە لە هەولێر هیچ کێشەیەکی دەستەگەری و تاقمەگەری و ئەوە هەبوو بێ بەڵام ئەوەی کە باسم کرد هەندێک مەزاجی هەندێک بەرپرس یا هەندێک کەسی بەرپرسیار لەو دەستێک کەڵاوکردنەوە دەستێوەردان لە کاروباری هەولێر وای کردووە هەندێک کێشە دروستکە کێشەکانیش بچووکن پێم وانێ کێشەی گەورە بن تەنانەت ئەوەی کە ئێستا لە هەولێر ڕوودەدا شکلێکی زۆر تەبیعی خۆی وەرگرتووە ئێمە ئێستا لە هەولێر لە هەموو شوێنێک باشتر توانیمانە تەعبیعی جەماعیری خۆمان بکەین بەڵام نەمانتوانیوە ئەوەی کە لە لای ئێوە پێتاوا بێ ئەوەی بارگای گەورە و بارگای باشی نەبوو بێ و ئاڵا واڵای باشی لەسەر نەشەکێتەوە ئەوە تەنزیمێکی بچووکە هێزێکی ئێمە نەکرد لە هەولێر ئێستا ناتوانم بڵم هێز یەکەمین بەڵام لە دوای یەکەم هێزی دووەم ئێمەین باشە بەڵام ئەگەر ئێوە بنهێنی کار بکەن چۆن تابعی جەماوەڕتان کردەوە تۆ خۆ باس لەواکەی ئێوە بنهێنی کارەکەن لە هەولێر ئەو شێوازە واقعەکە سەپاندوێتی بەسەرمان من خۆم ئەندامی پەرلەمانم زۆر بە باشی ئەگادارم لە ڕێخستەکانی گۆڕان ڕێخستەکانی گۆڕان دەبێ ون کرێن لە بەرچاوی ئەو سیستەم و ئەو تونندتیژە ئەو سزای سیاسی کە تا ئێستا هەبوو بەداخەوە ئەو هەموو بڕیارانەیە کە لە پەرلەمان دەرچوون لە حکوومەت دەرچوون لە بەڕێ سەرۆکی هەرێمەوە دەرچوون بۆ ئەوەی کە سزای سیاسی نەمێنێ بۆ ئەوەی کە تونندتیژی نەمێنێ بەرامبەر بە گۆڕان تا ئێستا تا ئەو دقی لەگەڵ جەنابی قسە دەکەم لە فەرمانگە و دائیرەکان لە قوتابخانە و لە ئیجراءات و لە شەقامیش ئەو سیستەمە لەسەر هەڵسوڕاوانی گۆڕان هەیە و ئەوەی کە من دەمەوێت بەڕاستی بۆ جەنابی باسکەم ئەوەی کە گدەییە کە ئێمە وەکو خەڵکی هەولێر لە بزوتنەوەی گۆڕانمان هەیە برادرانی سلێمانی دەیانێت لە جاتی ئێمە بیر بکەنەوە لە جاتی ئێمەش قرار بدەن ئەوە کە قەت قابلی قبوڵنەوە قبوڵشی ناکەین لەبەرەوەی گۆڕان لە هەولێر کەلیمەی هەیە خەڵکی خۆی هەیە و دەتانم بڵێم کادیری ئەساسی و واجهەی خۆی هەیە بۆیە لە هەموو پرسێک لەمە دووە گۆڕان پرسی خۆی بە هەولێر کردو و دەشیکات و لەو خەتەرە ئێمە دەرچوین کەسی کرد لە باتی ئێمە بیر بکاتەوە کەس بتوانێت لەمە دووە دەست هەولێر ئیرادێکی سەر بەخۆیە شارێکە حسابی بۆ دەکرێت خصوصیاتی خۆی هەیە ئێمە بەخۆمان داوا دەکەین لە عێراق دیموکراسیەت بەڵام لە هەرێمی کوردستان بەڵێ دکتاتۆرێتی بەڵێ دەکەین لە بزوتنەوەی گۆڕان
کە پەل و پۆبایە بۆ هەموو شوێنێک دەبێت بزوتنەوەی گۆڕان خۆشحاڵ بێت کە لە خەڵکی هەولێر ڕایی هەبێ و دەنجی هەبێ و لە هەموو شتێک بەشداری بکە ڕای خۆی بڵێ لە هەموو شتێک بۆی تحملی مەسئولیت بکە بۆی بتوانێ نابێ خەڵک لە باتی خەڵکی هەولێر قەرار بدا دەبێت خەڵکی هەولێر خۆی صاحب قەرار بێت چۆن مشارەکە دەکا لە ڕێوڕەوەی پێشوەچووی بزوتنەوەی گۆڕان هێزێکە ئەمڕۆ زۆر لە دوێنێ بەهێزترە و بە تایبەتی وەکو باسم کرد لە هەولێر گۆڕان ئێستا بۆتە ڕقەمێکی زۆر گەورە تەنها ئەوە دەمێنێت ئەو زەمانەتە وەربگیرێت چیتر ئەو کەلتوری بارەگا سووتاندن و سزای سیاسی و چاوسۆرکردنەوەی نەمێنێ گۆڕان و زوتنەوەی گۆڕان و ئێمە هەمومان زۆر ئاسان دەتانین ئوموری خۆمان ڕێخینەوە و هەموو ئومورەکانیش زۆر باش دەڕوە و ئەو دووبەرەچی و ئەو چەند گروپەیە کە دەناتەن باسی دەکەن ئەسو ئەساسی نییە من پێم وایە ئەوەی هەیە هەندێک جیاوازیە لە ئیش لە ئەدا ئەو جیاوازیانش وەکو باسم کە لە ناو پەرلەمانیش ئێمە لە ناو گۆڕان زۆر لامان احتیاجە خەڵکێک جیاواز بیر بکاتەوە لە زۆرینە جاری وا هەیە چەند برادێک بڕیاری زۆرینە جێبەجێ دەکەن بەڵام خۆیان ڕای جیاوازیان هەیە لە ناو گۆڕانیش لە هەولێریش ئێمە هەندێک باری سەرنجمان ڕەنگە فەرقیە بێت لەگە ئەو برادرانەیە کە لە سلێمانی دانیشتون و ئەو گلەیانەی کە لە ئێمەش دەکرێت لە چەند ژوورێک خەڵک چا دەخواتەوە جگەری خۆش دەچێشێ واتە سەوەر دەکات خەڵک لە هەولێر ئەوەی لە هەولێر دەکرێت خەباتە تێکۆشانە ئەوەی لە هەولێر دەکرێت کەمتر نییە لە پارتیزانی گۆڕان وا ئیشی کردو تا ئێستا وەکو کۆمەڵ یەکگرتوونین ئێمە حەز دەکەم بزانین لە هەولێر ئێمە وەکو باسم کرد تا ئێستا پارتیش نازانێت ڕێخستەکانی گۆڕان چۆنە و بەعزێک لە برادرانی گۆڕانیش نازانن ڕێخستەکانی گۆڕان چۆن بەڵام کاکاروان بە هەلێوە بمێنینەوە ئەگەر گۆڕان بە پێ وتەی تۆ بێ ناڵێن هێزیە کە مەڵامەگە هێزی دووەم بێت لە هەولێرە بەڕاستی هێزی دووەم زۆرە لە پایتەختە وانێ تایبەتی ئەمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان لە پێشەوە باشتر نییە دەست لەم نهێنیە هەڵبگرێت و ئەگەر هێزی دووەمە ئەو قوتە جەماهیری خۆی بێنێتە سەر شەقام و عەزمێکی تر با بەوانش کە بەدڵ لەگە گۆڕانان و بە ئینتیما ناتوانن ئینتیمای پێوە بکەن چه دەڵێنە بۆ نایکن ڕەنگە کاتی بێ ڕەنگە لەو نزیکانە لەو دەرفەتانەی کە دێنە پێش و جەناوت باس کرد لە مناسبەتەکان وردە گروپ کۆمەڵ خەڵک بە ئاشکرا بکەین بەڵام ئێستا تا ئێستا وا بووە کە بەڵام ئەگەر ئێوە هەر ترسینان بڕین و سزای سیاسی و بارەگا سووتان و ئەمانەتان هەبێ بەڕاستی ڕەنگە ئەمە وا بکە ئەم هێزی دووەمە وردە بکێتەوە ئەگەر تۆ شوێنە دیار نەبێ ئەگەر تۆ کارێ دیار نەبێ ئەگەر ڕوخسارەکانێ دیار نەبن لە هەولێرە ینی وردەم ئەم هێزی دووەمە بپوشێتوانە ببنە هێزی چوارەم ینی کەی ئەم هەنگاوە لەلایەن گۆڕانەوە بینرێ دڵنیا بە ناپوشێتەوە ئەو هێزی دووەمە بە هۆکاری ئەوەی کە خەڵک لە گۆڕانەوە فێری ڕادەربڕین و فێری ئازادی بوو لە هەولێر فێری ئەوە بوو کە هەڵوێست بنوێنێ فێری ئەوە بوو کە ئیرادەی هەبێ خۆتان دەزانن لە 18 ساڵی شەڕی ناوخۆ دوو ئیدارەی پێکەوەی یەکێتی و پارتی بەتەنها حکمڕانی پارتی بەتەنها حکمڕانی یەکێتی هەولێر هەمیشە قوربانی دەستی شەڕی ناوخۆ و ململانی یەکێتی و پارتی بوو هەولێر هەمیشە زۆرترین خەڵکی لە شەید کراوە هەولێر هەمیشە قورستری شەڕی ناوخۆی دەسەکراوە بۆیە زۆرینەی ئەو کەسانی کە بەداخەوە دەڕێم شەهید بوون زەرمەند بوون لە خەڵکی شاری هەولێر زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە سەبارەت بوو دوو پەیوەندیە تەلەفۆنی نێوان سەرۆکۆماری عێراق و ڕەخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئێوە وەکو پەرلەمانتارانجی زانێریەکتان هەیە ئایا بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی بەرامبەر کابینێ تازە چیە بێ ئێوە چیەکەن هەڵوێستان چیە بێ هەر بەم ئەدای ئێستاتان ئەداکەن لە ناو پەرلەمانە یان نەرمترە بنەوە ڕقترە بن چیەکەن ئێمە بەدڵنیاییەوە من وەکو ئەندام پەرلەمانێک ینی بەدڵنیاییەوە لەگەڵ حوارم لەگەڵ ئەوەم کە گفتوگۆ هەبێ لەگەڵ ئەوەم کە ینی تەلەفۆن هەبێ یەکتربینین هەبێ ینی شتێکی زۆر تەبیعیە چونکە ئێمە خەڵکی وڵاتێکین مەسیرمان بە یەکەوەیە ناکرێ ینی تا سەر تۆ یەکێتی وا ڕەفتار لەگەڵ گۆڕان و لەگەڵ یان مامجەلال وا لەگەڵ کاک نەشۆران یان کاک مەسعود وا لەگەڵ کاک نەشۆران لەگەڵ هەردووچیان بەو شێوازە سیاست بکەن ئەو وڵاتی هەمومانە دەبێ ئەوانیش جیاوازەکان قبول بکەن کاک نەشۆران خاوەنی هێزە خاوەنی دوو فراکسیۆنی گەورەیە خاوەنی کۆمەڵێک دەنگە خاوەنی ساحەیەکە کە کەس ناتوانێت ئەو ساحەیە لێزەوت بکە لەبەرەوەی ئێستا ڕۆژ دەڕۆژ ئەو ساحەیە بەرەوەی هێزبوون دەڕوا وەکو باسم کرد و من دەستخۆشی دەکەم لە هەموو ئەو بەڕێزانەی ئەو کەسایەتیانەی کە هەوڵی ئەوە دەدەن ئەو حیوارە دروست بێ و ئەوەی تریشیان بەڕاستی من پێم وایە لە نێوان ئێمە و پارتی ئێمە و یەکێتی ئایا لە کابینەکە چۆن چی دەکەین چی ناکەین دڵنیات دەکەمەوە ئێمە بە گۆڕینی دەموچاو
تۆس قالێک هەڵوێستمان ناگۆڕێ ئەوەی ئێمە داخوازیمان کردو لە هەردوو ئەسبی دەسەڵاتدار ئەو پاکێزانەیە کە پێشکەش کراون ئەو داخوازیانەی معارەزە ئەو گۆڕینی سیستەمی بەڕێوەبردن ڕێخستنەوەی ژیانی سیاسی کە جێرانەوەی عەدالەتی کۆمەڵایەتی یاسا سەروەری دەست کێشانەوەی هەردوو حزب لە ناو هێزی چەکدار لە ناو زانکۆ لە ناو دادگا ئەو کاتە ئێمە دەستخۆشی لە هەر کابینەیەک دەن کە بێتەکایەوە بەڵام دڵنیان دەکەم ئەو کابینەیە کردێش بە دەردی کابینەکانی تر دەڕوە چونکە دەبێ یەکێتی و پارتی باش بزانن ئیتر ساحەکە هەر ئەوانی لێ نییە و هەر ئێمەشی لێ نییە خەڵکی تریشی لێە و لەمە دووە خەڵکی تریشی لە پەیدا دەبێت لەبەرەوەی فەزایەکی تر لە دنیای ئێمە ئیمڕۆ خۆتان دەبینن لە باکووری ئەفریقاوە بگرێت تا ئێستا ئەو بەهاری عەرەبیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر شعونی ئێمە دەبێت ئەگەر تا ئێستا کەمی بووێ لەمە دووە زۆر زیاتری دەبێت و ئەو گۆڕانکاریانە بە دڵنیاییەوە دەڵم دەسەڵات دەبێت یا بگۆڕێ یا بدۆڕێ هیچ چارەسەری تری نییە گۆڕان کاری لەوەی کە دەست بە چاکسازی بکە لەوەی کە دەستی بچێتە چوار کادیر و چوار سەرکردەی خۆی محاسبەی بکە و بیداتە دادگا لەوەی بتەچێتەوە کە چیتر لەمە دووە بە زوڵم و زۆر و بەهێزی چەک و بە زمانی شەڕ ململانەکان یەکلا بکاتەوە بۆیە ڕێخستنەوەی ژیانی سیاسی و گۆڕانکاری لە سیستەمی بەڕێوەبردن لەو هەرێمە ئەگەر بە پەلەش نیکەن من دڵنیات دەکەمەوە کە زەرری زۆر دەکەینەوە هەرێمە کارمان ساڵح هەندامی پەرلەمانی کوردستان سەفراسیۆنی گۆڕان زۆر سپاس بە ئامادەبوونت خۆشحاڵ بووم سپاس خۆشەویستان بۆ سەرنج و تێبینێک دەتوان لە ڕێگەی ایمیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا بە ڕاشکاویەکی تر بە شادیتان ئەسپێرم